با جواب بدەم. یەکەم جارەوە درۆیەکی زۆر گەورەیە برا بەڕێزەکەم، چونکە جەماعەتی ئەنسار وەکو قوتبی سالب و موجەبی مغناطیس وابوون بەرامبەر بە ئێران. ئێمە ئەهلی تەوحیدێکی صرف، ئەوان ئەهلی شرکێکی صرف، لە هیچ مەصالحێکا نەگەیشتبوون بە یەکتری. ئەنجا ئێمە ئەفرادەکانمان بریندارەکانمان 8 کەسیان لەسەر شاخەکە ڕوحیان دەرچوو، ئێران ئیستعدادی نەبوو دەرمانمان پێ بفرۆشێ بە فرۆشتن. لەبەرەوە ئەمە هیچ علاقەیەکی بەسەرەوە نیە، هەمووی تەلفیقات و درۆدەلەسەیە. ڕۆژێک دێ بۆ شەعبەکەی خۆمانی هەموو ڕوون بکەینەوە بزانین چێ ئەم درانەی هەڵبەست لە ساڵحی ئەمریکا. ئێمە سەر بە ئێران نەبووین، قەت ڕۆژێ لە ڕۆژان سەر بە ئێران نەبووین، هیچ پێش بزوتنەوە پێش ئەنسار، دوای بزوتنەوە دوای ئەنساریش سەر بە ئێران نەبووین. ئەجنا ئێرانەکان منیان تەسلیم بە غەرب نەکردەوە. من جەنابەت ناڵم. نا باشە، ئەوانی تریشت بۆ باس، ئەوانی تریش دەڵێن. یەکەم درۆیەکی زۆر زەقەکە بڵێ ئەوانە مەقەڕاتیان لە سەردەشت و بانە و مەریوان و لەو شوێنانە هەبوو، جەنابەت بە معلوماتەکان تا بچڕۆ. درۆیەکی زۆر گەورەیە، من قسەکەشەکەم مەسئولم لێی ئێستاش و بۆ تاریخیش. ئەمە یەک. دووهەم ئەو برا عەزیزانەی ئێمە ئەوانەی کە دوایەوەی لێیان دراو چوونە ئێران، هەموو بە جەواز سەفەری مزەوەر لە تارانە کە بۆمان کردن، ڕۆشتنە بروجەرد و دوای بە عەمارەیە هاتنەوە ئەم دیو بۆ ئێران. ئەوانەی تر کە لەوێمانەوە لە زیندانان، ئێستاش هەندێکیان لە زیندانان، هەندێکی تریان دوای ئەوەی کە لەوێمانەوە لە مەریوان کابران و مەیدانی ئیقبال عەتریە فرۆشت، مخابراتی یەکێتی بە تەنسیق لەگەڵ ئیطلاعات لە زمانی سەرکەوتی کوبەیە ڕۆشتن لەو مەیدانە تەقەیان لێ کردو، نەمرد بەڵام ئێستا ماوە. کابرا زیندووە توانیت بڕۆی مقابلەی بکەیت. یا کاک بێسوونی سەی سادقی بە هەمان شێوە ڕۆیشتن لە زمانی سەرکەوتی کوبەیە، فراندیان لە مەریوانەوە بەڵام لە ڕێگا کوشتیان لەبەرەوەی خۆی لە سنووقەکە فرەدا بۆ خوارەوە. کاکە جانە ئەو شتانە چۆن ئەمە لەسەر ئێمە کرێ بە ماڵ؟ ئێمە چۆن قوبوڵمانە ڕۆژە لە ڕۆژە. من لە شتەکەدا نووسیومە ئەو کاتی هەموم لە نێو خۆی ئێرانەوە وەرگرتووە. ئەگەر وەڵا برا هەمووی ئیطلاعات و یەکێتی وەرگرتووە لەگەڵ احترامم بۆ جەنابەت. باشە بۆچی لە ئێمە وەرگرت؟ لە ئەمریکا نووسی بوو. نابوو لە یەک تەرەفەوە وەرگرتووە، بۆچی لە تەرەفەکەی ترە وەرناگری وەکو سەحوفیەکی غەربی؟ بەسەر چاو ئیزم بدەم من ئەوەت بۆ بڵم. ئەبوو وائیل و ئەیوب ئەفغانی لەگەڵ 47 کەس ڕاستە ئەوەی کە دەفەرمووی جیران لە ئێران و خراپیشان بەسەر هاتی، ینی ئەزیەتیشیان دان. بالعکس وڵا ئەو دوانە نەگیران برا بەڕێزەکەم، وڵا ئەو دوانە نەگیران. ئەوە معلوماتەکەی تۆیە کە باسی بەعرزت کەم. دوای ئەو معلوماتە بەشێکی حەز دەکەم بزانی لە خودی ئیسلامیەکان وەرگیراوە، ینی با بڵێن کارێکی لێکۆڵینەوەی لەسەر یەک کەس نییە. معلوماتی ڕەنگە بڵم بە 25 کەس قسەی لەگەڵ کراوە، مەجموعی ئەبووتە ئەوە. دەڵێ ئەبوو عەبدوڵای شافعی لە تاران، ئەبوو عەبدوڵای شافعی چ دەورێکی هەبوو لە تاران بۆ دەریترا، لە سەقز شوێنی خۆی هەبوو. هیچ کات چۆن بوو سوپای پاسداران هیچ کات ئەو کابرایی ئەو کات ئیزنی پێدەدا کە چالاکی بکە، بۆ وێنە. ئەوە نمونونەکەی من مەبەستم دەڵم لە جەنابەت نییە، دەڵم بەڵام ناکرێ بڵین هەموو ئەو کەسانێک کە لە ئەنساردا بوون کاتی خۆی پەیوەندیان بە ئێرانەوە نەبوو. یا زۆر کەسی دیکە مەسەلەن جەنابەت باسی کاک عەلی باپیر ناڵێ ناکەین، بەڵام باسی شێخ عوسمانت کرد. ئەو کەسێکی زۆر تەئسیری هەبوو لەسەر ئیسلامیەکان، ئەوانە بە هەر حاڵ کارنامەی جەنابی شێخ عوسمان جیاواز بوو. بەڵام بەشێکی زۆری دیکەی وەک ئەو بەڕێزە ئەبوو عەبدوڵای شافعی وانە ئەوان تیمی ئەوان لەگەڵ ئێران پەیوەندیان نەبوو. ئەوەش کاکە گیا سەیری کە بە جەنابەت بۆی یەکێک لە تەلفیقاتی عەلمانیەکان کە بەرامبەر ئێمە ئەیکەن و غەربیشیان وا لێ کرد لە دادگاکانە بەرامبەر بە منەیڵنەوە 3 شت تێکەڵەکە: زەمان، مەکان، حاڵەتەکان. بەڵێ ئێمە لە بیارە بووین، بەڵام باز لە خورماڵەکە. ئێمە مەسئولی خورماڵ نین، وەلو بیارە و خورماڵ 5 دەقڕێ. زەمان ئێمە لەگەڵ منا باز لە ئەنسارەکەی، بەڵام چیشکە هیچ جوندی تێکەڵەکە کە پێش زەمانی ئەنسار. حاڵەتەکان ئێمە حاڵەتێکی مەشقکردن و تەدریبە، بەڵام هێنێتە سەر حاڵەتێکی هجوم بۆ گامێشتەپە. ئەم شتانە کە تێکەڵ یەکەکرێن و چەواشەکاری تایە جەنابەت کە سەحوفیەکی لە ئەوروپاژی نابێت تێکەڵ بکرێ ئاوە. ئەنجا تۆ چووی مقابلەی 25 کەست کردو، ئەوانە ئازادن یا هەمووی مکەبەل بوون، هەمووی زنجیریان لە قاچام، هەمووی تەهدید کرابوون کە ئەبێ وا بڵێ نا ئیجازە بدە بۆت ڕاستکەمەوە، چونکە ئەمە شتێک کە تاریخی نووسەیە. سبەینی ئێمەش مؤرخی ئێمەش دێتەوە پێشەوە ئەو نەفەرانەژە بینینەوە کە چۆن لەژێر تەعزیبە ئەوانیان پێوتون. لەبەرەوە یەکێک لەوانەی کە تەعزیب درا 6 مانگ 3 هەفتە جارە هەر خراپ و سەلاجەوە، هەر دەرگای سەلاجەکەیان بۆ کردو. وەختێک ئەمریکایەکان ڕێگایان پێدا نەقلیان کرد بۆ زیندانی ئەبوو غرێب، لەوێ بە ئەخمار سەناعی لەگەڵ محکەمەی نەرویجیا قسەی کردناوی دیندارە خەڵکی هەولێرە. وەختێک کە قسەی لەگەڵ ئەمان کردوتی بەڵە تەعزیبیان داوم دەستیشم لە دوو شوێنەوە شکاوە،
تەواو محکەمەکە هەمووی بەتاڵ بوو، حەوت قازی دانیشتبوون لێرە بە ئەقمار سەناعی نەقڵەکرا. من لە زیندانا بووم، چاوەڕێ بووم سەعات 4 محامەکە بێ بۆلام، سەعات 4 هات بۆلام وتی خۆت بپێچەرەوە ئەڕۆینەوەتەوە ئازاد بووی، چونکە کابرا لەوێ لەژەر تەعزیبە ئەو شتانەی هەمووی تو. کاکە گیان تۆ ڕێی بۆ مەکەی بە ماڵ لەسەر مۆڵاق مقابلەی 25 کەسمان کردو، دەوەرە مقابلەی 25 کەس بکە کە لە ئەوروپان لەوانە کە ئازادن ێساکان و مقابلەی جناب دەکەین سەرکردن. ئەوە تا من هەمووی دووە ڕەت دەکەمەوە کە قسەکان هەمووی درۆن هەڵبەستراون. ئەنجا خیانەتێکی گەورەشە لەو گەنجە مسلمانە کوردانە، گەنجی بە شەرەف و جوامێر و ئازا و پێشمەرگەی قەدیمی قەندیل. چۆن ئێمە ڕێگا بدەین ئاوە تاغوتێکی وەکو باڤێڵ تاڵەبانی یا کەریم سنجاری بێ سمعەشمان بشێوێنێ، مافیشمان بخوا، ماڵەکانیشان مسادەرە بکەن، مناڵەکانمان پێوێتە سەر زیندان. 9 ساڵ و 10 ساڵ چاوەڕێی لەدایک بووە، چاوەڕێ کات باوکی ببینێ ئەوسە 9 ساڵ و 10 ساڵە. کاکە جان زەمەنی ئەوەیە ئێوە وەکو ئینسان بیر لە ئێمە بکەنەوە، وەک ئینسان ئێمەش وەک ئێوە ئینسانین، کوردین، عەتفمان هەیە، شەفەقەتمان هەیە، ژنمان هەیە، مناڵمان هەیە، زیندانیمان هەیە، ئێمەش حڕیەتی تعبیرمان هەیە، ئێمەش ئەمانەیە قسە بکەین، ئێمەش ئەمانەیە دیفاع لەو خەڵکە بکەین. چۆن ئەمە بەم تەلفیقات و شەڕ قسەیە کرێ؟ کاکە گیان تۆڵی 25 کەسم بینیوە، بەخوا 250 کەسی تریش ببینی شاگردی سەرکەوتی کوبە و ئەو جەلادانن کە ناوی نابوون هەڵپاچ و داپاچ. حەزەکەم هەر بزانی هەر ئەوە نەبوون لەنێو ئەوانەدا. ئێمە ساڵی با بڵین 88 ئێران دەبێتە 9 ساڵ لەمەوبەر. هەندێک کەسی خودی کۆماری ئیسلامیش لە ئاکامی هەڵبژاردنێک کە بوو ڕایان کردە دەرەوەی وڵات، ئەوان زۆر زانیاریاندا کەسانە کە بخۆیان ڕاستەخۆ پەیوەندیان لەگەڵ ئیسلامیەکان لەگەڵ احترامم بۆ جەنابەت من نەقلی قەول دەکەم، دەڵم ئەوان زانیاریی وایاندا کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئیسلامیەکانی کوردستان هەبوو. جارێک وا بزانم خودی جەنابی شت من لە توێژ بیرم نیە لەگەڵ چێوات کۆ شتێکی وات باس کرد کە لەگەڵ BBC بوو کە باسم کرد، وتم ئێران استغلالی ئەوە کە قومی بە ئیسلامی زەعیفکە، ئیسلامیش بە جێهەتێکی کە زەعیفەکات. ئەوە ئوسلوبی ئێران خۆی، ئوسلوبی ئیشکردنی ئێران خۆی وایە، چکە ئێرانیەکان وەکو کۆمۆنیستەکانن، ناتوانن ئیش بکەن لەسەر سێ هێڵ، سێ خەت، لەسەر 2 خەت ئیشەکەن. لەبەرەوە ئەو گروپانەی کە هەن یا بە ڕەبت بە ئیطلاعات و یا ڕەبت بە قەرارگاوە، لەبەرەوە ناتوانن دەوری سێمی بۆ دروستکەن. حتا حیزبی شوعیان ڕەبت کردو بە قەرارگاوە، حیزبی شوعی عراقی، لەبەرەوە ناتوانن ئیش لەسەر ئەو 2 خەتە زیاتر بکەن. بۆیە بۆ خۆیان لە قازانجی خۆیان دێن ئەو تەفرەقانە دروستەکەنەوە لەوێ. خۆیمە نابێت گلەی لە دوژمن بکەین بۆ تەفرەقەمانە خاتە ناو، گلەی لە خۆمانەکەین. باشە ئێمە و پارتی وێچێتی لە کوردستانە لە باشوورا خۆ قاسم مشتەرەکمانە بوو، کۆلکەی هاوبەشمانە بوو، ئێستاش خۆ کۆلکەی هاوبەشمان هەیە، بەڵام ئێستاش گوێیان بە ئادەنەڵن نا ئیسلامی زیندوو نەکەنەوە، نەڵێن وەڵا ئیسلامی بێنین بۆ ڕامبەر حەشدی وەحشی باشە، نەخێر گوێیان بە ئادەن ناڵن ئەوەش بکەن. ئەوە من مردوو تۆ زیندوو ئەیبینی نەتیجەکەش چیە بێت.